بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لەبێت بەڕێزان لە بەرنامەی ئەمڕۆ قسە لەسەر پرسی موچە و لیستی موچە خۆران دەکەین لە بینی هەرێم و بەغداد هێشتا کێشەی لەسرە بە تایبەت ئەوەی کە پێیوەستە بە موچەخۆری سەربازی و باسی دابشکردنی موچەش دەکەین کە ئەمڕۆ لە عێراق موچەی مانگیەک دەستی پێکردو بەڵام لە هەرێم تاکو ئێستا چارنووسی موچەی مانگی یەک دیارنەوەی ڕایەوەی کە لە 2023 نۆ موچە دابش کراوە سەرڕای داهاتی ناوخۆ سەرڕای فرۆشتنی نەوت بە تەنکەر و باز هەمواری یاسای بودجە و ئاڵنگاریەکانی بەردەمیشی دەکەین لەگەڵ بەڕێز مامۆستا ئەحمەدی حاجی ڕەشید پەرلەمانتاری پێشوو عێراق لە لیژنەی دارایی مامۆستا بەخێربێن سوپاسی ئامادەبوون دەکەین سوپاس دەکەم ئەگەر بەرلۆی بچین سەر لیستی موچە سەرنجی بەڕێز بزانم ئێستا لە عێراق موچەی مانگی یەکەم ڕۆژارتی دیارای عێراق وتی دابش دەکرێت دەستی پێ کردووە هۆکار چییە کە موچەخۆرانی هەرێم موچەی مانگی نوێیان وەرگرتووە بەڵام هێشتاش دیار نی موچەی مانگی یەک وەنمەکەی وەرەگرنەوە سێ مانگیش هەلو بینێدا خورا بڵێ بەناوی خوای بەخشندەی میهرەبان سوپاس بۆ تۆ سوپاس بۆ کەناڵی پەیام ڕاستیەکەی هەرێمی کوردستان خۆی ناونابوو حکوومەت لە هەموو دنیا کاتێک حکوومەتە کە دوو مەرج بێنێتە دی یەکەم مەرجی ئەوەی بتوانێت پێداویستی ژیان دابینکە قوتی خەڵک دابینکە دوو ئەمنیەتی بپارێزێ حکوومەتی هەرێم لە ئێستادا ئەتوانێت ئەمنیەتی خەڵک بپارێزێ ئەوەتانێ درۆن کوێی بوێ لە هەرێمی کوردستان قەسفیەکە موشک چ ماڵێکی بوێ قەسفیەکە کەواتە هیچ سیاسیەک و هیچ هاوڵاتیەک هیچ سەرمایەدارێک لە هەرێمی کوردستان ئەمین نییە لە گیانی خۆی بۆیە هەرێم سیفەتی حکوومەتی لە دەست ئەسەندرێتەوە بەو ئەعتیبارەی ناتوانێ هاوڵاتیەکانی بپارێزێ مەرجی دووەمی حکوومەت بریتە لەوەی کەوا بتوانێ ژیان بۆ خەڵک دابینکە موچیان بۆ دابینکە پێداویستی ڕۆژانەیان بۆ دابینکە حکوومەتی هەرێم سێ مانگی 2023 ئەوە جگەلەوەی ساڵانی پێشوویش ئەوەی موچەی دابێ بە نیوە ناچڵ داوێتی هەندێکی نەداوە هەندێکی نیوە ناچڵ داوە جگەلەوەی حکوومەتی هەرێم نزیکەی 31 ملیار دلار قەرزی هێناوەتە سەر خەڵکی هەرێمی کوردستان 2000 خەڵکی هەرێمی کوردستانەوێ ئەو باجە بدەن چونکە قەرز کاک حەکیم لە مەدرسەی کلاسیکە پێوترێ زەریبەی موئەجەل واتە بریتە لەو زەریبەی لەو باجەی کە لە دوایی ئادرێ کێ ئەیدا جیلەکانی ئایندە ئەو زەریبەدەن بۆیە هەر مناڵێک لە ئێستا لە هەرێمی کوردستان لە دایکە بێ بەشێک لەو زەریبەیە ئەکەوێتە سەرشان و ئەکەوێتە ئەستۆی کە سیاسیەکانی هەرێمی کوردستان بەهۆی نەشارەزاییان بەهۆی گەندەڵیان بەهۆی ئەوەی گوێیان لە کەس نەگرتووە بەهۆی ئەوەی مجازەفەیان بە قوتی خەڵکۆ کردووە قماریان بە ژیانی خەڵکۆ کردووە گەیاندویانەتە ئەم ئاستە کەواتە هەرێمی کوردستان سیفەتی حکوومەتداری لە دەستداوە چیە لە هەردوو زۆنەکە ئەوەی کە هەیە دەسەڵاتێکە لە زۆنی زەرد پارتی دموکراتی کوردستان حاکمی مطلقە لەوێ بە کەیفی خۆی ئەوەی بیوێ ئەیکا و لە زۆنی زەوزیش یەکێتی نیشتیمانی حاکمە و ئەو داهاتانی کۆیەکەنەوە کەس نازانێ بە چ ڕێگەیەک کۆیەکەنەوە و بە چ ڕێگەیەک سەرفێکەن لە دنیا مەبدەئێک هەیە لا يمكن الصرف من خزانة الدولة إلا بموجب تخصيص لە دنیا پارەی وڵات ناکرێت دەستکاری بکرێت تاوەکو لە چوارچێوەی یاسایەکە تەخسیس نەکرێت تایبەت نەکرێت دوای تەمیل بکرێت کە بریتە لە یاسای موازنە هەرێمی کوردستان لە ساڵی 2013ەوە ئەوە 10 ساڵی ڕەبەقە یاسای بودجەی نییە کەواتە بە مەعایری ئیداری ئەوانەی کەوا حکوومەتداریان کردووە بە ناوی حکوومەتەوە پارەیان کۆ کردووەتەوە و بە ناوی حکوومەتەوە سەرفیان کردووە لە بەرامبەر مەحکەمە لێپرسراون و ئەبێ دادگایی بکرێن ئەمانە ئەو پارەیە کە بە هەدەریان داوە لە چوارچێوەی موازنە نەبووە هەمووی بەشێکی ئەڕواتە مەسئلەی جەریمەی مالی بەشێکی ئەچێتە مخالفەی مالی بەشێکی ئەچێتە مخالفەی ئیداری بە هەموو مەعایرێکی ئەرزی و ئاسمانی ئەمانە ئەبێ دادگایی بکرێن و
لەو 13 ساڵی کە بوجیان تەرخان نەکردووە و بوجیان تەزدیق نەکردووە ئەبێ محاسبە بکرێن و بە سزای خۆیان بکەن ئەوە کەی ئەکرێت ڕەنگە لە ئێستادا ینی بەرەو ئەوەیە چین یعنی بەرەو ئەوە چین کە حکوومەتی هەرێمی کوردستان لە ئێستادا هیچ دەسەڵاتێکی نییە دەسەڵاتی نییە بەسەر پاراستنی خەڵکە دەسەڵاتی نییە بەڵام بەهۆی ئەو سوپایی کە دروستیان کردووە کە خۆی لە 400,000 سەربازدا وڵاتێکی دراوسێمان کە 80 ملیۆن کەسە 610,000 سەربازی هەیە هەرێمی کوردستان لە وەزارەتی پێشمەرگە لە ماوەیە 433,000 موچەخۆری لە یەک وەزارەت 320,000 هەر چەکدارە 130 خانەنشینە ئەو 300,000 چەکدارە لە کوێن کاک حاکم من کاتی خۆی لەگەڵ سەرۆکی حکوومەتتا دانیشتین لێم پرسیەوە 63,000 لە کابینەی هەشت 63,000 حیمایی شخصیاتتان هەیە دڵنیاد ئەەکەمەوە سەرۆکی حکوومەت کە ئەو 63,000 لە سا هەشتای پاسەوانی باخەکانە و باخەوانیەکە بۆ بەرپرسان چونکە ئەو بەرپرسانە هیچ ترسێکیان نییە و کەسینی ئەوەی نییە یعنی لە ئەمنیەتی خۆیان مطمئینن کە کەس هێرشیان بۆ بکە بۆیە هەموو ئەوانە بە مخالفە دانراوە خواڵ ناگری ئقراری کرد لەسەرەوەی کە ئەتوانین چاکیکەین و هەوڵە دەین چاکەین بەڵام ئێستاشی لەگەڵا بێن نە چاکیان کرد و نەتوانیان موچەشیان بۆ دابین باش بەزمام ئێستا ئەو سێ موچێش کە دیار نییەوە موچەی مانگیەکیش بەغدا بڕێ ئەمە ئەوە گەینە هەرێمی کوردستان بەڵێ ئەمە ئەوە گەینە هەرێمی کوردستان حکوومەت نییە و خەڵک بەرپرسیار نییە بۆ ئیلتیزاماتی بەرامبەر حکوومەت کە خەڵک جۆرێک ئیلتیزاماتی هەیە بەرامبەر بە حکوومەت لە مقابل حکوومەتیش واجباتی هەیە بەسەر و خەڵکەوە مادەم حکوومەت ناتوانێت واجباتی خۆی جێبەجێکە بۆیە خەڵک بەرپرسیار نییە لەوەی کەوا بەرپرسیاتی خۆی جێبەجێکە لە بەرامبەر حکوومەت بەس ماوەستا ئێستا کە پەرلەمانی کوردستان نەماوە داهاتی ناوخۆش دەبێت کێ دەپرسین کە داهاتی ناوخۆ و سێ مانگی کۆتا هەرێم بۆ داهاتی فرۆشتی نەوت بە تەنکەر ینی هەرێم ئێستا تەنیا قاوغەکەی ماوە یعنی حکوومەتێک نتوانێت ئەمنیەتی خەڵک بپارێزێ حکوومەتێک نتوانێت قوتی خەڵک بپارێزێ حکوومەتێک نتوانێت موچە دابینکە حکوومەتێک تەنیا بەهۆی ئەو دەسەڵاتە پۆلیسیەی کە هەیەی باز و سەرانە لە خەڵک بسەنێ ئەمە ناو نانرێ حکوومەت ئەمە حکمی چەتەگەراییە کە لە هەرێمی کوردستانە بەڕێوە چە بەڕاستی ئەمە دەسەڵاتێکە بە زۆر سەپێنراوە بەسەر خەڵکە بە حکمی ئەو 300,000 چەکدارەی کە ئێستا ئەوانیش بوونەتە بەشێک لەو سیستەمە ستەمکارە کە خۆیشیان بوونەتە سوتەمەنی ئەو سیستەمە مەسەن ئێستا ئەوەی کە هێزی ئەمنیە وەزعی لە فەرمانبەرەکە و لە مامۆستاکە باشتر نییە بەڵام دووچاری ئەوە کراوە کە ئەبێ لەگەڵ ئەوەی موچەی نادەنێ بە شێوەیەک لە شێوەکان خەڵکیشی پێ عزیێتە دەن یعنی من دڵنیام لەوەی ئەو هێزە ئەمنیانەی کە ئێستا ئەنێرن بە شوێن مامۆسایانە و بانگیانەکەن و لێکۆڵنەوەیان لەگەڵەکەن لەسەر ئەوەی کەوا هەبێ بایکۆت بشکێن لە نەفسی خۆیان نامعەزەبن چونکە ئەویش موچەی نییە ینی ئەویش هەمان وەزعیەتی هەیە کە فەرمانبەرەکە هەیەی بەڵام ئەو دوو جار معەزەبە یەکەمەوەی کە موچەی نییە دووەمەوەی کە عزیێتی هاوڵاتیەکەی خۆیەدا ئەی مامۆستا کێ دەبێت لە داهاتی ناوخۆ بپرسێتەوە لە داهاتی فرۆشی نەوت بە تەنکەر ئێستا باز دۆکە سەر و 200,000 بە تەنکەر بفرۆشن ڕاستیەکەی لەبەرەوەی پەرلەمانمان نەماوە لەبەرەوەی حکوومەت بۆتە حکوومەتێکی کاربەڕێکەر و هیچ سەلاحیەتێک و هیچ دەسەڵاتێکی ئەوتۆی نییە تەنها بەڕێکردنی کارەکانی ڕۆژانەیەتی بۆیە ئێستا هەرێمی کوردستان لە فەراغێکی یاساییە لە فەراغێکی دەستوریایە هەموو ئەوانەی کەوا صفەتی ئیلزامی بێ حکوومەتی هەرێم نەیماوە بۆیە بەرپرسانی هەرێمی کوردستان ئەوانەی لە حکوومەتن ئەو حیزبە حکومڕانانەی بەشداریان لە دەسەڵاتی حکومڕانیا کردووە هەموویان شەریکن لەو ستەمە شەریکن لەو زوڵمەی کە بەرامبەر بە فەرمانبەرانی هەرێمەکرێ ینی لەکوێی دنیا ئەوە بووە کە موچەی فەرمانبەران بۆ ماوەی 3 مانگ نەدرێ و دەوای ئەوەیشی لێ بکەی کە بێ ئیلتیزام بکەی بەدەوامەوە ئیلتیزام بکەی بە واجباتی خۆتۆ ببوورە لە کاتێکە حکوومەت ئیلتیزام ناکە بە واجبی خۆیەوە باش کاک حەکیم ئەو مەسئلەیە بچوو بکەینەوە بۆ خاوەنکارێک چەند کەسێکی لەبەردەسایە کاریان پێکە ئەگەر کرێیان نەداتێ
حەقیانە کاری بۆ بکەن یعنی منطق ئاوایە کە ئەگەر نەوتوانی حەقی خاوەن ئەوەی کە کارێ بۆکە بیدەیتێ نابێ مکەلەفیکەی بەکارێک باش بینە سەر لیستی موچە مامۆستا کێشێرە سەرچەندە ئەمڕۆ سەرۆکی دوانی چاودێری دارایی عێراق قسەی کردو بۆ ئاژانسی هەواڵی عێراقی باسی لەوە کردبوو کە وردبینیان کردبێ ئاراسی عێراقیان ئەنجومەنی وەزیرانیان کردبێ بەڵام وردبینی ئاسانە وردبینی یەکەم جار نییەکرێ وردبینی لە سەردەمی عەبادیە کە هاتن لێرە 600 لاپەڕە وردبینیان کردو لەسەر وەزارەتەکان مؤسسەی نەزاهە عێراقی 500 لاپەڕە وردبینی هەیە لەسەر فرۆشتنی نەوتی هەرێم و داهاتەکانی هەرێم هەمووی لای ئەنجومەنی وەزیرانە مەسەلەی تەنها یەک بەیانات کە هەموو کەس دەتوانێت تحقیقکە خەڵک یا ئەوانەی پسپۆرن لە مەجالەکە بڕۆن سەیری فەرمانبەرانی هەرێمی کوردستان بکەن لەناو بوجەی حکوومەتی ئیتیحادی ساڵی 2006 کە یەکەم بوجە هاتووە ژمارەکەی چەنە 500 ئەوەندە هەزارە ساڵانە کە بوجە تەرخانەکرێ ئەوترێ ئەوەندە هەزار کەس دائەمەزرێن لەو ئەوەندە هەزار کەسە ڕێک نووسراوە لە ساحەڤەی بۆ هەرێمی کوردستان یعنی ئەگەر لە ساڵی 2007 100,000 کەس تعین بوو بێ لە عێراقا 70,000 هەرێم بووە ئەگەر 500 ئەوەندە هەزار بێ ئیزافە ئەکرێ بۆ 500 ئەوەندە زائیدەن 70,000 حتا ساڵەکان کە گەیشتووە لە 2023 لە کۆتا ڕقەمە 682,021 کەس بووە ئەمە لای حکوومەتی ئیتیحادی ڕقەمە وەکو فەرمانبەر وەکو فەرمانبەری فعلی ئەم فەرمانبەرانە یەک نمونەی زۆر سادە دەدەمێ کاک حەکیم جەنابە دەتوانی بڕۆی سەیری موازنەی 2011 هەرێمی کوردستان بکەی لە مقابلی موازنەی 2011 حکوومەتی ئیتیحادی باشە کە یەکێک لەو خاڵانەی باسیەکە وەزارەتی دارایی وەزارەتی عێراق بەڵێ لە 28 دوانزە إلى الأمانة العامة لمجلس الوزراء كنادوتي بممثلية مستحقات إقليم كردستان. على دواء وديوان رقابي مالي تدقيقي شماري فرمانبران وأواني كوا رعاية اجتماعي شموليانا كاو خانة نشينا كان لهريم كردستان أمانة بودركو لم يتم تزويدنا بالملاكات موزعة ذكور وإناث. تنيا رقمي عن داونته نانو تو أما چنێکی لە جنسی مێیە چنێکی نێرینێ ئەمە قەیناکە زۆر کێشەمان لەسەرنی لەم تتضمن الجداول أي عناوين وظيفية ئەم جدولانەی کە داویانە عنوانی وەظیفیتیان نییە چونکە جدولی جیم لە موازنەی عێراقا جدولی جیم لە موازنەی عێراقا تەصنیفاتی تایە لە دەرەجە دەوە تایەتی هەداد دەرەجەیەک لە دەرەجەیەکە مدير عام درجة ألف مدير عام درجة باء إن جاء أولى ثانية ثالثة رابعة إلى 10 هريمي كردستان بونمو لدوزار يانزام درجة أولى ألف 48 مدير عام درجة ألف تاعي لموازنة 2011 أوي كان دويتي بو عراق حفتا مدير عام درجة ألف أما بو خلل دروسك كا حكيم مثلا كعراق بارة تخصيصك ديت أم مدير عام درجة ألف وشكي 4 مليون دينارة حفتا 4 مليوني زائدا تا خوارو ديت إنجا كويا كاتو لا توتلا الله فرمان بران أو أنا درجة دية ببلاي وظيفي ببلاي وظيفي موظفة كدرجة دية يعني بابلين هيش شهادة يكينية جواز لبلانويك جواز لبلاحوتك بكالوريوسي هي موشكان جوازة الله هرمي كردستان تو ئەوەندە هزار موچەخۆری دەرەجە حوت هەیە کە موچە ئیسمەکان ئەوەنەیە مخەساتەکەی ئەوەنەیە کەواتە ئەکاتە ئەوەندە مەبلەغ تا دێنێتی تا ئاخر ئیمجارەکانی تۆتەڵەکەی ئەڵێ 682,000 و ئەوەندەیە ئەم 682,000 ئەوەندەی مدیر عام دەرەجە ئەلفە ئەوەنەی مدیر عام دەرەجە باە ئەوەنەی ئولایە ئەوەنەی سانیە ئەوەنەی سالیسەیە ئەوەنەی ڕابعەیە ئەوەنەی خامیسەیە ئەوەنەی ژنە ئەوەنەی پیاوە لەمەوە کۆیە کاتۆ ئەڵێ موچەکەی تۆ تەمان لە موازنەی 2019 5 تریلیۆن و 448 ملیار دینار تەرخان کراوە بۆ هەرێمی کوردستان ئەمساڵ گەیەنراوەتە 9 تریلیۆن و لە 2023 ئەوەندە 9 تریلیۆن و 300 ملیار 300 ملیار کە ئەم ڕقەمە خۆی بۆ خۆی ئەبێت تەوزیع بکرێ بزانن بەشی چەندێکە ئەم ڕقەمە ئەبێت تەدقیق بکرێ حکوومەتی عێراقی تەدقیقێکا بزانێ هەرێم چەند مدیر عام دەرەجە ئەلفی هەیە تاوەکو ئەم پارە بۆیە أو خاليك عليه لم يتضمن الجداول
أي عناوين وظيفية لدرجات ولا درجات هیچ عنوانێکی وەزیفیتیان نییە ئەمە چیە و دەرەجەشیتیان نییە یەکێک لە کێشە گەورەکان لە هەرێمی کوردستانە لە فەرمانگەی ئیتحادیەکان کە لە هەرێما هەن بەڵێ وەکو پاسەپۆرت و نشینگە و ئەوانە ئەمان ڕقەمیان ناردووە عێراق ئەڵێ ئەوەنە فەرمانبەر ئەمان هاتوون لێرە دوو ئەوەنێکیان تاین کردووە ئێستا پارەکەیان ڕاستەوخۆ لە عێراقۆ دێ بەڵام ئەمانەی وەسێن نایدەن بە فەرمانبەر حەقیان لەبەرەوەی خۆیان دوو ئەوەنێتریان بۆ تاین کردووە بۆیە کێشەی ئەم دەرەجاتە یەکێکە لەو کێشانەی کە هەرێمی کوردستان و عێراق ناگەنە نەتیجەتیان بەس پێویستی بە وردەکاری هەیە مامۆستا بۆ بوجە بۆ نمونە بڵێ تۆ 682,000 فەرمانبەر هەیە ئەو پلەکانیەتی ئەمە کاتی خۆی موازنە حاکمە بەسەر ئەو قەزەیە ئەڵێ من بە پێی سیستەمێک چۆن بۆ عێراق ئەوەندە خەڵک تاین کراوە بۆ تۆش بە نیسبەت تاین کراوە بۆیە بێ مولزەمی لەو ژمارەی لا نەدەی بۆیە عێراق ئەگەر موچە بدا کە ئێستا 680 ملیاریان نردووە بۆ ئەو موچە خۆرە فعلیانەیە بۆ 433,000ەکەی هێزە سەربازەکان وەزارەتی پێشمەرگەی نانێرن بۆ خانەنشینیان نەناردووە کە خانەنشین مەفروض وایە لە سندوقی خانەنشینی موچەکە ئەبێ موچە لە مەجای خانەنشین طبعا عێراق خۆی ئیشکالێکی هەیە لە سندوقی خانەنشینی چونکە هەمووان موچە لە سندوقی خانەنشین وەرناگرن مەسەڵەن ضەحایای ئیرهاب لە عێراقا موچە لە خانەنشین وەرناگرن شوهەدای حەشد موچە لە خانەنشین وەرناگرن بۆ چونکە خانەنشین سێ مەرجی هەیە هەموو کەسێک موچەی خانەنشینی وەربگرێ سێ مەرجی هەیە ئەبێ سنی تەقاعودی هەبێ کە لە پێشتر 63 ساڵ بۆ ئێستا 63 ئێستا 60 لە عێراقا خدمەی وەزیفیتیایە ئەبێ ئەوەندە ساڵ خزمەتی کردبێ سێهەمیان ئەبێ استیقطاعی تەقاعودی دابێ لێبڕینی دابێ بە درێژایی ئەو ساڵانەی کەیەتی بۆیە لە مەجای ئەماناتە پارەیە کۆکراوەتەوە کاک حەکیم من لەبەرەوەی لە هەرێم خزمەتم کردووە کە پێشتر لە ئەندام پەرلەمان بووم استیقطاعی تەقاعودیم داوە بە هەرێم کاتێک کە لە بەغدا خانەنشین بووین ئەڵێ تۆ استیقطاعی تەقاعودی نەداوە بە من بۆیە ناتوانانی لە سندوقی تەقاعودی من پارە وەربگری بۆیە من کە 23 ساڵ خزمەتم هەبووە بە کۆی 7 ساڵی لە بەغدا بووە باقیەکەی تری لە هەرێم بووە 47 ملیۆن دیناریان لێ سندوم اینجا خانەنشینی خانەنشینی عێراقی بەڵێ پەرلەمانتارمان هەیە 110 ملیۆن دیناریان لێ سندووە اینجا خانەنشینیان بۆ کردووە بۆیە ئەم سێمەرجەی هەیە کەواتە هەرێم ئەو خانەنشینانە ئەبێ بەشێکی زۆری لە سندوقی خانەنشین سندوقی خانەنشینی لە هەرێم هەبوایە و موچەلەوە درابە هەر نیەتی لە ئەسڵ بەڵەوەیە کارە نەکراوە ئێستا بەڵێ لە ئەسڵا پارەکەی لێ بڕیوە ئەبوایە ئەم پارە ئێستا لە سەدا دەڵێ بە پێی یاسا هەرێم لە سەدا حوتی لێبڕینی موچە حکومەش دەبێت لە سەدا 12 بخاتە سەر ئێستا گەڕاوە بە 10 بە 15 لە سا 25 موچەکەی بۆ ئەکرێتە ئەماناتۆ ئێستا وای لاتۆ ئەکرێتە ئەماناتۆ ئەم ئەماناتە لە ماوەی ژیانی وەزیفیا کۆکرێتەوە دوای ئەوە حکوومەتی عێراقی ئەو قانونەی بەسادە نەڕێژاوە کاک حەکیم ئەو قانونە یەکێکە لە قانونە هەرە وردەکانی عێراق کە دایناوە متەوەسطی عمری عێراقیەک 75 ساڵە ئەگەر لە 22 تاین بێ چەندێک ئەمێنێتەوە 50 ئەوەندە ئەمێنێتەوە 75 22 لێ دەرکە ساوەتەمە باش نیوە مامۆستا وەڵێ 75 22 لێ دەرکە 53 ساڵ ئەمێنێتەوە بەڵێ 53 ساڵ لەو 53 ساڵە چەندێکی خزمەتە مەسەڵەن مۆزەف هەیە 40 ساڵ خزمەتی کردووە چەندێکی ئەمێنێتەوە 13 ساڵ کەواتە پارەی ئەو 40 ساڵی کە لێیان بڕیوە لە سندوقێکا دانراوەتەوە لە 13 ساڵایی دەنەوە چکە پارەی خۆیەتی ئەم پارە لە ئەسڵا لە سادیان لە موچەکەی خۆی بڕیوە لە ساد 15شی حکوومەت بۆی داوە کە هەر موچە کاتێک کە باسی موچەکەی بریتە لە تۆتەڵ ئەوەی کە حکوومەت بۆی تەرخانەکە بیخاتە سندوقی تەقاعود بیخاتە زەمان بۆی و ئەوەیشی ڕاستەوخۆ لە موچەکەی خۆی بڕێ هەرێمی کوردستان ئەم سندوقەی نییە تاوەکو موچەی خانشینانی لێبدا بۆیە ئێستا گەورەترین ئیشکالە باشە ئەو خانشینانە لەکوێ موچیانەداتێ کە لە کاتێکا سندوقی نییە بۆیە خالي جيم سيركا عدم تطابق الدرجات الوظيفية ضمن الكشوفات المقدمة من الأقليم مع الأعداد الواردة بجدول جيم جدول جيم
ژمارەی فەرمانبەرانی عراقی تایە بە هەموو پۆلێنێکۆ بە هەموو دەرەجاتێکۆ هەرێمی کوردستان لەو جەدوەلە لە 2011ەوە 682,021 کەسە هەر لەو کاتەوە بڕۆن سەیریکەن جەدوەلی جیم لە حکوومەتی عراقا یەک خانەیە هەموو موازنەتەکان بێنن بۆ زیادی نەکردووە لەبەرەوەی هەرێم داتا و بەیاناتی نەداوە هەرێم تەزویدی حکوومەتی اتحادی نەکردووە بە داتا و بەیاناتی تازە بۆیە ئەو ڕقەمە وەکو خۆی ماوەتەوە ئاباش ئەو ڕقەمە لێ خانەنشین نەبووە بە تاکید لێ خانەنشین بووە کەواتە لە خانەنشین بوونا کەمەکە لە جێگرەوەکەیە ئەچێتۆ شوێنی خۆی بەڵام مەرج نییە هەموو ساڵێ چەند خانەنشین بۆ ئەوە تاین کراوە چونکە تایناتەکە ئەبێ بە پێی قانونی موازنە بکرێ استحداثی وەظیفی ئەبێ بە پێی موازنە بکرێ هەرێم موازنەی نەبووە هەرێم موازنەی نەبووە ئەم ژمارانە و لە کوێ خستە ناوی بە سەلاحیەتی کێ لەبەرەوەی کاتێک کە ئەڵێن تەدقیق دوای لێیانە پرسنەوەڵێ وەرە تۆ 682,000 بۆ ئێستا گەیانەوە ملیۆنەکەوەنە بە چه سەلاحیەتێک کام پەرلەمانە بۆی ئیقرار کردووی کە تۆ ئەتوانی ئەوەنە کەس تاین کەی بۆیە بەرپرسیارەتێکە هەرێمی کوردستان و بەرپرسانی حکوومەت لەوە تێگەن کە کەوتونەتە چ داوێکۆ کەوتونەتە داوە کە کەوتونەتە داوێکەوە دەرچوونیان نییە لێ بەڵام دەرچوونەکەیە جارێ زەمن ماوێتی ڕوبەڕووی دادگا بکرێنەوە لەسەر ئەو مخالفە مالیە و جەریمە مالی و مخالفە ئیداریان باش لە دنیا کاک حەکیم ئەمە مەبدەئێکی اقتصادیە لا يمكن الصرف من خزانة الدولة إلا بموجب تخصيص کەس ناتوانێ دینارێک صرفکە إلا تخصیص نەکرێ کە تخصیص کرا حکوومەت دەیکا ئەیکێ تەصدیقەکە پەرلەمانێکە هەرێمی کوردستان بە گۆترە ئەمەی کردووە بە عەشایەری ئەمەی کردووە عەشایر هەیە عەشرەت هەیە زۆر لە حکوومەت ئیداری ترە توانای ئیدارەدانی دەوڵەتێکی هەیە عەشایر هەیە بەڵام ئەم حکوومەتە توانای ئیدارەدانی چوار پارێزگای نییە نەک چوار پارێزگا ئەو حیزبیان توانای ئیدارەدانی دوو پارێزگای نییە ئەم حیزبەشان توانای ئیدارەدانی دوو پارێزگای نییە و توانای ئیدارەدانی ناحیەیەکیان نییە چونکە نەیانتوانیوە خزمەت گوزاری بۆ خەڵک دابینکەن نەیانتوانیوە ئەمنیەتی خەڵک بپارێزن نەیانتوانیوە قوتی خەڵک بپارێزن باشە بەس ئێستا ڕێک دەکەون ئێستا لەسەر لیستی موچە ئەمڕۆ وە باس کرابێ دیوانی چاودێری دارایی وردبینی کردبێ نردبێتی بۆ سوودانی کاک حەکیم ئەو وردبینیانە من لە سەردەمی عەبادیایەکێک بووم لەوانەی کەوا لە ئەو وەفدەی کە چوین بۆ لای عەبادی تەکلیفی کرد کە من لەناو ئەو وردبینیا بم چونکە ئەرقامی عێراق و هەرێمی کوردستانیشم لا بوو وردبینیکردن زۆر ئاسانە بەس هەرێم تێئەکەوێت لە وردبینیە ئەو کاتێککە عێراق دیوانی چاودێری تێبینی خۆی دەنووسێ تێبینی خۆی ئەنووسێ لەسەر قەوانینی بوجە ئەڵێ لە ساڵی ئەوەنە استحداسی وەزیفی کراوە 100,000 کراوە هەرێم تۆ بۆ هەوە 70,000 بکەیت بۆ کردوتە بە 70,005 کەس بە سەلاحێتی کێو کردوتە ئەبێ بێن ئەو 5 کەسە لابن ئەو 5 کەسە کامەن کە لایە بن باش بەس دوێنێ تێفسامی وتوێتی تەنام زانیاری نزیکەی 300,000 پێشکەش کردووە خۆ ئێستا وەکو فەرمانبەرەکان 682,000 ئەوەی تریش تقریبا 430,000 ئەمە ئەوە گەیەنێ کاک خانەنشین و بەڵێ نەیانگەیاندووە باشە نوێنەری حکوومەت لە محکەمەی ئیتیحادی ئەڵێ داهاتی تەسلیم نەکردووە 50,000 بەرمیل نەوتی داوینەتێ داهاتی ناوخۆی تەسلیم نەکردووە کەواتە ئەو ئیدعاانەی هەرێم ئەیکرد لەمە و پێش ئەیوت داتامان تەسلیم کردو بەیاناتمان تەسلیم کردو لە دوو حاڵ بەدەرنیە بڕۆن خۆ نوێنەر باشە لیژنەی مالی کوردی تیا بۆ یانە نوێنەری پارتی وێکێتی تیا بۆ لەوێ بۆ تەیفیان بە درۆ نەخستوەوە بڵێن ئێمە هەموو بەیاناتێکمان ناوینەتێ حکوومەت ئاگای لە حکوومەتی هەرێم ئاگای لە پەرلەمانتارەکان نییە پەرلەمانتارەکان ئاگایان لە ئیشی حکوومەت نییە بۆیە هەموو جارێ ئەوە کێشە بوو بە ماوەی ئەو حەوت ساڵەی من کە لەوێ بووم هەمیشە وەفدی هەرێم هاتۆ بەبێ ئاگاداری پەرلەمانتارەکان لە دۆڵێکا مناقەشیان کردووە حکوومەت لە دۆڵێکی تر مناقەشەی کردووە بۆیە نوێنەری پارتی لە ناو لیژنەی مالیە بۆ نەیتووە تەیف تۆ ڕاز ناکەی لە هەموو داهاتمان تەسلیم داهاتی ناوخۆمان تەسلیم پێش دەیان هەموو وەرکەکانمان جێبەجێ کردووە هەمیشە نایانەوە کەواتە درۆ دەرچوو قسە بۆیە لە ئێستەوە خەڵکی هەرێم زوو ئەیزانی کەم حکوومەتێکی ڕازگۆن نییە ئەم بەرپرسە حکومیانە چەواشەکارن گەندەڵن تا سەر ئێسقان گەندەڵن ناڕازگۆن بۆیە هەرچیان ئەوت کە
التزام نەیانەوە هەموو نەوتمان تەسلیم کردووە بە ئێمەیان نەوت ئەوانەی کە ئەیانوت نەوت تەسلیم کردن کوا خۆ نەوتمان تەسلیم کرد کامەیە تەسلیم کردیان ئەوە نوێنەری محکەمەی اتحادیە لە 50,000 بەرمیلیان ڕادەست کردووە لە ڕێگە ئەوە نوێنەری لە دوێنێ ئەو لێدوانەی ئین بڵاوبووە کە لە ناو هەرێمە ئەیفرۆشتن بە پاڵاوگەکان بەسی پێ ڕێکخراوی ڕوونبین دەڵێ نزیکەی 300,000 300,000 بن تقریبا زیاتر لە 200 لە ناو خۆ دەفرۆشن ئەو نەوتەی کە دەریان هێنا ئەو مەحزەرەی کە ئیمزایان کردووە کە وەزیری دارایی ئیمزای کردووە کە مانگانە 325 ملیارد دینار داهاتی ناوخۆیە ئەو 325 ئەو 350 ملیارە کوا لە مانگی حوتەوە حسێبی کە کاک حەکیم مانگی 8 و 9 و 10 و 11 و 12 هەرسێ مانگێک وڵە تریلیۆنێک هەرسێ مانگ تریلیۆنێک ئێستا هەرێم ئەبوایە بیتوانایە مەعاشی مانگی 9 و 10 بدایە با 11 و 12 بەبێ بەغدا بەغاش پارەی ئەوی تری نردووە کەواتە وایە هیچ موچەیەک دوانەکەوتە ئێستا کە نۆ مانگیان داوە بڵین دەکرا مانگی 10 و 11 و 12 بدرێ بەدا داهاتی ناوخۆیان بەش کردووە بۆ خۆیانە و دوو حیزبە سیاسی بانگەشەی هەڵبژاردنیان پێ کردووە داناوە بۆ کاتی احتیار داناوە بۆ بانگەشەی هەڵبژاردننی داهاتوو داناوە بۆ ئەوەی کەوا ئەگەر وەزعێک زروفێک هەبوو بیبەنە دەرەوەی وڵات بۆیە داهاتی ناوخۆ هەرێمی کوردستان ئەو دوو پارتە سیاسیە بەشیان باش بزماوس ئێستا ڕێکەوتن دەکرێت لە سەلیستی موچە ئێستا وەختێک بۆ خەرجی موچە وەزارەتی دارایی دەگوت 940 ملیارە راپۆرتێکیان ئاراسی عێراق کردووە لە مانگی دەی ساڵی ڕابردوو دەڵێ 913 ملیارە نێرشیمان بارزانی لە ناوڕاستی مانگە لە بەغدا بووگوتی 875 ملیارە خەرجی موچە اینجا سەبارەت بە موچە خۆرانیش وەختێک دەیان 250 ملیۆنێک 250,000 ئێستاوی ئاراسی عێراقیان کردووە بە موچە خۆر و بە خانەنشین و بە شەیدان ملیۆنێک 114,000 بە هەمووی هەرێم هیچ داتایەکی دقیق نییە کاک حەکیمە هیچ داتایەکی دقیق نییە بەڵگەیەکی زۆر بەسیت باشە وەزارەتی پێشمەرگە چەند کەس موچەی لێوەرەگرێ وەزارەتی پێشمەرگە بەڵێ دەڵێن موچەکەی 133 ملیارە بە 433,000 کەس موچە بە هەموو وەزارەتە ئەمنیەکان وەزارەتە ئەمنیەکانەوە ئەمانە لە ئینتخاباتە نابێ بە تایبەت دەنگ بن بڕۆن سەیری ژمارەی تایبەت بکەن کە دەنگی داوە 75,000 ناڵێن ئێمە هینمان هەبووە شتێکیان هەبوو ئەوەی جەگری سەرۆکی ئەنجومەنی وەزیران هینی کردبوو بایۆمەتریمان لە بایۆمەتریا بڕۆن سەیریکەن 266,000 ئەم ڕقەمانە بەڵگەن لەسەرەوەی هەرێمی کوردستان هیچ داتایەکی دقیق نییە بەس ئێستا هیچ چارەسەرەکە چییە؟ ئێستا خەڵک پەنای بردوتە بەر محکەمەی اتحادی پرسی موچە لەوەیە سپەی باز دەکرێت کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران هەبێ خەڵک حەقیەتی پەنا بەرێتە بەر هەموو دەسەڵاتە فیدراڵیەکان بۆ ئەوەی مافی خۆی بەدەستبێنێ چونکە ئێمە بمانەوێت نەمانەوێت لە چوارچێوەی دەوڵەتێکی فیدراڵیان کە ناوی عێراق حکوومەتی هەرێم کاتێک کە پێویستیان پێ ئەبێ شەڕەکەن لەسەر دادوەرەکانی دادگای فیدراڵی بۆیە هاوڵاتیش حەقی خۆیەتی بڕوا سکاڵات تۆمارکە لای ئەو دادوەرە کوردانە دوو دادوەری لێ کوردە دوو دادوەری کوردی لای ئەو دادوەرە کوردانە کە پارتی و یەکێتی ئەترافیان کردو بۆ محکەمەیە بۆ ئاعترافکردن ناردنی دادوەر بۆ ئەو محکەمەیە ئاعترافێکردنێتی کەواتە خەڵک مافی خۆیەتی بۆ ئەبسەط حقوقی خۆی بڕوا سکاڵایە تۆمارکە لەسەر ئەم بەرپرسانەی هەرێم ڕەنگە خەڵک ئێستا بەبیری بێتەوە یەکەم جار کە ئێمە سەردانمان کرد سەردانی دادگای فیدراڵی بۆ بە دوواداچوون بۆ کەیسانەی لە نێوان هەرێم و بەغدا مابوونەوە خوا بزانێ پەیجە سێبەرەکانی پارتی چیان پێکردوین کە هاوڕێ کاک کۆشیار عەبدوڵڵا لەگەڵ سەرکەوت شەمسەدین تەنها بۆ ئەوە چوین بزانین ئەو کێشانە کە لە دادگای فیدراڵین بۆ چارەسەر نابن خۆسەرۆکی حکوومەتیش سکاڵای تۆمار کرد بەسەر بووجە هەر لە دادگای فیدراڵی ئێستا دوجار ئەبێ بڕۆن لە دادگای فیدراڵی داوای مافی خەڵکی هەرێمی کوردستان بکەن چکە دادگای فیدراڵی دادگایەکی دەستوریە بە مادەی 93 دەستور قەراراتی بات و ملزمە بۆیە دوجار ئەبێ تەسلیم بن بە واقعی کە خۆیان ئاڵۆزیان کردو بە تەکید خۆیان ئاڵۆزیان کرد فەرمانبەران خۆیان ئاڵۆزیان کرد مەسئلەی نەوت خۆیان ئاڵۆزیان کرد مەسئلەی داهاتی ناوخۆ مەگەر کاک حەکیم داهاتی ناوخۆ کە لە قانونی ئیدارەی مالیە هاتووە لە مادەی
28 هاتووە لە مادەی 27 هاتووە لە مادەی 50 فقرە دوا هاتووە کە ئەڵێ ئەبێ سەرجەم داهاتەکانی ناخۆ تەسلیمی خەزێنەی اتحادی بکەیت بۆ ئەم قانونە لە دوو کابینە هاتوۆتە پەرلەمان و هەردوو کابینەکە وەزیرەکەی کورد بوون و پارتی دموکراتی کوردستان بوو وەکیلی وەزیرەکەش کورد بووە نوێنەرەکان لە ناو وەزارەتی دارایی کورد بوون ئەوانەی کە وا مناقەشەی قانونەکان کردووە کورد بوون کە یەکیان من بوو بۆ ئەو کاتە نەزانی ئەمە بۆ ئەمانە نەقەنەعەتیان بە قانون و سەروەری قانون و ئەوەی کە ئەیڵێن دەسا و دەستکردنی دەسەڵات و سەروەری یاسا هیچ ئەسڵی نییە ئەوەی کە باسی داتا و بەیاناتەکە نەڵەن ئیلتیزاماتی خۆمانمان جێبەجێ کردووە هیچی ئەسڵی نییە تەنیا چاوبەستیان کردووە لە حکوومەتی ئیتیحادی بەوەی کەوا فترەیەک وەزعی حکوومەتی عراقی شپرس بووە لاواز بووە توانیویانە بۆیان بەسەر بچێ ئێستا ئەوە نەماوە وەزعی هەرێمی کوردستان لاوازە لە بەرامبەر هەڕەشەی جددیایە وەزع سیاسیەکەی وەزع دەستوریەکەی نا چکە ئەمان هەمیشە ئەیانویست بە وەزع دەستوریەکەی ئەوە هەرێم لە بەردەم هەڵۆشانەوەی نەخێر هەرێمی کوردستان لە ناو دەستورە جێگیر بووە هەرێمێکە لە ناو چارچێوەی دەوڵەتێکی فیدراڵیە هەڵوەشانەوەی مستحیلە چونکە دەستوری عێراق دەستورێکی جامیدە هەڵوەشانەوە و گۆڕانکاری زۆر قورسە بەڵام دەسەڵاتەکە ڕوو لەوەیەکە کە کۆتایی پێبێ وە کۆتایی ئەو هێزە سیاسیانەی کەوا پێگەێنەری حکوومەتن و کاتی خۆی کەوا خۆیان کرد بە دەمسپی بە ڕێگەی بە هەرچی تەزویرات هەیە لە دنیای هەرێمی کوردستانە ممارەسە کراوە بۆ لە 2021 ژمارەی ئەوانەی کە بەسمەیان تەقاتوعی بەسمە تەنها هەولێر بەقەدەر هەموو پارێزگاکانی عێراق تەقاتوعی بەسمەی هەڵبژاردنەکە لە هەڵبژاردنەکە باش بەزی ئێستا مامۆستا چاوەڕێی چی بکەین چونکە ئێستا باسیەوە دەکرێت هەمواری بوجە بکرێتەوە هەمواری بوجە ئەوەی کە بۆ نمونە بوجە بکرێتە سەر خەرجی حکومە بەدەر بکرێت ناچێتە سەر حاکمە ئەوە جۆرێکە لە ناواقعی بوون بوجەی حاکمە کاتێک کە تەصنیفی بوجەی عێراق سەیرەکەی سیادیە حاکمەیە بوجەی عامە بوجەی سیادی بریتە لەو مؤسسانەی کە سیادین هەموو عێراق بەشدارە لەوانە بوجەی حاکمە کۆمەڵی پێداویستی و لەوازمی ضروریە کە دوای سیادی ئەبێ ئەوانە بخرێنەراوە هەرێم چی ئیمتیازێکی هەیە بوجە موچەکەی بۆ بخرێتە لاوە بەڵێن لەبەر فەرمانبەران ئەمە بکرێ بۆ نمونە هاوشێوەی بەشە خۆراکی مانگانە هاوشێوەی دەرمان گەرمی جوتیاران بۆ بکرێ بەبێ ئیلتیزام کێیەکەوە بووەتە سەبەبی ئەوەی بوجەی فەرمانبەران نەیە هەرێمی کوردستان هەرێمی کوردستان نەداهاتە دانەنەو تەسلیمەکە کاک حاکیم لە حەچی بوجەیە لە 2015 نووسراوە کاک حاکیم ئەتوانن بگەڕێنەوە بۆی ئەتوانن خوێنەوارەکانی ئەو دوو هێزە سیاسی چکە نەخوێنەواریان زۆرە سیاسیەکانیان نەخوێنەواریان زۆرە لە هەموو فەقرەکانیان نووسراوە في حالة عدم التزام أي من الطرفين سيكون الطرف الآخر في حل عن التزاماته مالية أو نفطية أما النصيك دان لا ولا ناو موازنة لا مادي نو بدوا ودانوا عليه لهر حالتك هر طرفك لو دو طرفه التزامي نكر بالتزام ما تيب للسريتي لا يعني بنامبر آزاد التزام نكا بلام حكومة اتحادي تا اندازيك التزامي كدو لدو 2007 لمانجي چوارو حكومتك حيدر عبادي بمخالفة قانوني 307 مليار همو مانجيك ناتو عبادي وكاتب عبادي دواي او تشنيكا عادل عبد المهدي 450 عادل عبد المهدي تكليفي لهمو فراكسيون كان كردو بوي بارتيو كيتي شو كاتان ليكم تنها 10000 برميل لو تسليم كان بو اوي من احلازنا بلا هذا الشيء باش بس ما وي عادل عبد المهدي بو بقربانيه ودو هذا سياسي باش حكومتكي كاظمي چن مان 500 مليار بوناد حكومتكي سوداني او چن مانغا 700 مليار يان بو انيري كهموي قرض لبنك تي بي اي ورافدين الرشيد رافدين والرشيد وتي بي اي هموي قرض كلاكا بلا سر قرضاني بيشو حكومتي هرم چون قرضانه داتو 30 ملياركي زور داوتو تاوكو معنا بداتو بۆیە حکوومەتی هەرێم و بەرپرسەکانی لە بەرامبەر ئالانگاریەکی زۆر خەتەرناکان زۆر بەس بۆچی ینی چارەسەرێکە بۆ موچە چارەسەری موچە زۆر ئاسانە بۆ نمونە چی بکرێ بۆی کاک حاکیم چارەسەری موچە زۆر ئاسانە ئەبێ موچە خۆران جیاب بکرێنەوە لە دەسەڵاتی سیاسی هەرێم
باش حکوومەتی ئیتیحادی چی پێ ئەکرێ باشە لە بەرامبەر ئەم دەسەڵاتدارانە مەفروزە بیکە مەفرۆزە سکاڵایان لە بەسەر تۆمارەکە ئەموالی منقولە و غێر منقولیان حیجزەکە سەفەری خارجیان لێ منعەکە هەرچیەکە حەقی خۆیەتی تۆ لەگەڵ ئەم ڕێکارانەی دیژ لەگەڵ هەموو ئەو ڕێکارانم کە حکوومەتی ئیتیحادی بیکە دژی دەسەڵاتداران دژی دەسەڵاتدارانی هەرێم با دوای بۆم بکەن بە مانشێتێک پەیجە سێبەرەکانیان کە ئەوە ئەحمەی حاجی ڕەشی لەگەڵ ئەوایە کە دەسەڵاتدارانی هەرێم ئەوانەی هەرێم و فەرمانبەرانی هەرێمیان گەیاندام ڕۆژە ڕوبەڕووی هەموو شتێک بنۆ لەلایەن حکوومەتی ئیتیحادیوە اینجا خوایە کرد ئەموالی منقولە و غێر منقولیان حیجزەکرا خوایە کرد سەفەری خارجیان لێ مەنعەکرا خوایە کرد سکاڵای یاسایان لەسەر تۆمارەکرا و مەحکەمەکران و حکوومەتدران بەڵام موچەی فەرمانبەران ئەبێ بدرێت چونکە فەرمانبەران بە مادەی 30 دەستور عراقیەکان یەکسانن لە بەرامبەر قانونا بۆیە ئەبێ بەس عێراقیش ئەمە کەم تەرخەمینی بۆ ئەمە بەدەر ناکە بە موچە بەدەرکار لە مەسەلەی نەوت لە مەسەلەی ململانەی سیاسی بەرەو ئەوە ئەڕوات کە ئاوای لێ بکات چونکە ئەزانێ موچە خۆران بوونەتە قوربانی دەسیە نێوان هەرێم و بەغدا بۆیە بەرەوە ئەو ئاراستەیە ڕوە کە موچەی ئەمانە بەڵام پارەکە تەسلیم حکوومەتی هەرێم ناکە نەیشی کا باشترە بۆ ئەوەی ئەم فەرمانبەرانە ڕزگاریان بێ لەم ڕاستە خۆ بدرێ باشترە ڕاستە و خۆ بدرێت لە ڕێگەی نظامی بانکیەوە چکە خۆی قانون قەرارێک هەبوو لە مەجلیسی وزەرای پێشوو کە بێت تا ساڵی 2022 هەموو فەرمانبەرانی عراق بە هەر 3 ملیۆن و ئەوەنەکەیەوە بەکی کات پارە وەرگرن کە ئەوە کرا ئیتر کێشە نامێنێ ئەویش ئاسانە TBI لە هەرێمی کوردستانە هەیە چەند بانکێکی عراقی ڕافیدەین و ڕەشید بێنەوە ئەمانە ئەتوانن لە خلالی چەند مانگێکە کارتی موچە بۆ فەرمانبەران دروستکەن فەرمانبەر خۆی بڕوە موچەی خۆی وەرگێ پێویستی بەوە نەبێ ئەنجا حکوومەتی ئیتیحادی چیەکە لەگەڵ بەرپرسانی هەرێمە بابیکە بەس چاوەڕێ ئەوە بکەین ئەمساڵ کێشی ئەوە خاڵی دووەم کاگین لە یەکێک لە فەقەرەکانە باشە ئەڵێ لم يتم تزويد بجدول الملاكات على مستوى كل وزارة طبعا كيش العراقي شيء وزارة كان مقارني من چەندجار مقارني ژمارەی فەرمانبەرانی وەزارەتم کردووە کە وەزارەت خۆی بۆی ناردوین بۆ لیژنەی مالی لەگەڵ ئەوەی طیف بۆیە ناردین کە ئەو کاتێ مدیری عامی موازنە بوو جیاوازی هەیە بۆ نمونە وەزارەتی پەروەردە لە هەرێمی کوردستانە چەند فەرمانبەری هەیە چەند کاتبی هەیە چەند فەراشی هەیە چەند مامۆستای هەیە چەند معاونی هەیە چەند مدیری هەیە ئەبێ ئەمە بدرێتە حکوومەتی ئیتیحادی بۆ ئەوەی لە ئەساسی موچەکەیان کاتێک کە ئەدرێ ئەڵێ ئەم وەزارەتە ئەوەنە مدیریەت تەربیە هەیە مدیریەی تەربیە عامی هەولێری هەیە مدیریەی تەربیە عامی دۆکی هەیە سلێمانی هەیە هەڵەبجەی هەیە ئەم مدیریەی تەربیە عامی سلێمانی و هەڵەبجە و ڕێگەڵێ تەخسیساتەکەی ئەوەندە ملیارە فەرموو بابێت تەزویدی بکەین ڕاستەوخۆ لە بانکەکان موچەکەی وەرگری ئەنجا ئەمە لەو ڕێگەی لە کارتەکە ئاسانترە تاوەکو ئەکرێ بە کارتەکە بۆیە دەوائری عراقی هەر ئەتوان تەزویدی کەم حسابێکی بانکی بکرێتەوە لە یەکێ لەو بانکانە حکوومەتی عراقی تەمویلیەوە بۆیە مەسەڵەن مدیری عامی تەربیەی سلێمانی ئەزانێ چەند فەرمانبەری ئەزانێ چەند مامۆسای هەیە موچەکانیان خۆ قایمێ هەمومان یەکراوە کاک حەکیم قورس نییە تەنیا موافقەتەکەی ئەمانی ماوە لێرە کە زۆنی ئێرە یا با بڵین پارێزگای سلێمانی تەعاملی مەجلیسی محافەزە بکاش پارەکە لێ وەرگرێ و ڕاستەوخۆ موچەکە تەوزیع کورتی کاتیشمان بەرەو تەواوبوون دێ بەس ئێستا خەڵکی کوردستان چاوەڕێ بێ کێشەی موچەخۆری فعالی چارەسەر بێ و موچاوتەی عێراق بکرێ خانەنشینەکانیش سکاڵای کەمردوو لە ئەوەی ئێمە بیستومانە هاوتای عێراق بکرێ ئەوەی ئێمە بیستومانە و متابعە یەکەین باشە پەرلەمانتاری لیژنەی مالی باشە و حکوومەت ئەوێ کێشەی موچەخۆران حەلکە بەڵام ماوەتۆ لەسەر ئەوەی ئایا پەروەردەی مدیرەی عامی پەروەردەی سلێمانی ئامادەیە موچەی فەرمانبەرەکانی ڕاستەوخۆ لە عێراق وەرگرێ زەراعە ئەوێ کوێ ئەوێ سەحە ئەوێ کوێ ئەوێ بۆ ئەوەی دوایی لە ئەنجامیەوە چونکە کاتی خۆی عەبادی وتی من ئامادەم موچەی پارێزگاکان بدەم بەڵام ئالێتێکم بۆ بدۆزنەوە حساباتێکم بۆ بدۆزنەوە کە پارەکە بخەمەوە حسابە هەرێم ئامادە نەبوو پەروەردە و تەندروستی کاتی خۆی قەرار وابوو پەروەردە و تەندروستی حەلکەین یەکەم جار عەبادی ئامادە بوو موچەکە بنێرێ بەڵام حکوومەتی هەرێم لەبەرەوەی گەندەڵێکە خۆی کردبووی ئامادە نەبوو چاوەڕێ بکەین کێشەکە چارەسەر بێ بە دڵنیایی وە کێشەکە چارەسەرە بێ
موچەی فەرمانبەران یا لە ڕێگەی کاتۆ ئەدرێ یا وەزارەتەکان ڕاستە خۆبیان دێ باشە بە سەبارەت بە نەوت عێراق دەڵێ وەری ناگرێ بەڵام ئەوەن دەڵێن بۆ منە بە خەرجی کەمتر وەری دەگرین بە $6 خەرج تێچوو بە سەرێم داوای زیاتر دەکا ئەمانە نەوتیان وا لێ کردووە کە کەس نەتوانێت مامەڵەی لەگەڵا بکە ئەمان بەرمی کولفەی بەرمیلێک لە 156 لە دەرهێنانەکەی تێچێ بۆیە حکوومەتی عێراق عقودەکانی $6 تێچێت لە گرانترین حاڵەتە هەیانە 90 سنتی تێچێ دەڵێن 32 ئەوان دەڵێن $32 لە هەرێم تێچێ 32 گرانترین نەوتە لە منتقەکە بۆیە حکوومەتی عێراق ئامادە نییە بەرمی لە نەوت بکڕێ بە سعری ڕۆژ پێویستیش چارەسەر بکرێ بەدڵنیایی واگەر حەقلەکانیان تەسلیم کردوە ئیعادە نەزەر لە عقودا بکەن شەریکاتیش ئامادە سپاس دەکەین ماوە ئەحمەدی حاجی ڕەشید مادومان کرد سپاس بۆ سپاس بۆ بینەرانی بەڕێز سپاس بۆ هاوکاران خواتان لەگەڵ